خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین تەورێکی تری ئەمڕۆمان تەورێکە کە پەیوەستە بە بەکارهێنانی لەیزەر بۆ جستەی مرۆڤ بۆی کە مولا ببە. ئێستا بینی لە زۆربەی سنتەرەکانە ئەم کارە ئەنجامەدرێت لە ڕێگەی ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە ئێستا لە جیهانە بوونیان هەیە و بە خۆشحاڵی شۆ ئێستا پزیشکەکانمان ئەم ئامێرانیان هێنەوە و لە نێو سنتەرەکانی خۆمانە کاری پێەکەن کە ئەم ئامێرانەش بێگومان کوالێتیکی باشی هەیە بۆی کە تۆ ئەگەر بڕیاردات مووی جەستەت لابەری دوایی پێستت هیچ گرفتێکی بۆ دروست نەبێ، لێکەوتەی هیچ خراپی نەبێ. و بینی لە ڕابردووە لەوانێت چەندین ڕێگەی جیاوازە بێ بۆی کە تۆ بتوانانی ئەو کەسانی گرفتیان هەیە کە مووی لەشیان لابەرن یاخود حەزیان پێ نەکرد بێت یاخود ویسبێتیان بە شێوازێک بێت کە گرفت بۆ پێستیان دروست نەبێ. بەڵام بینیمانە لێکەوتەی خراپتریشی هەبووە و لێکەوتەی باشیشی هەبووە. بەڵام لە ئێستا بزانین ڕێگاکان چییە، ئەو ئامێرە تازانە چین و هاوڵاتیان چۆن دڵنیابنەوە لەوەی کاگەر بڕیاریاننا گرفتیان بۆ دروست نەبێ و پێستیان تووشی هەستیاری و نەخۆشی نەبێ و ئەو کەسانەشی کە ئاەنێ مووی لەشیان لابن بۆ هەموو کەسێک ئەبێت یاخود نە. ئەمان ناکەینە کۆمەڵی پرسیار بۆ میوانە بەڕێزەکەمان کاویش دکتۆر سێنەر سامان تاڵەبانیە پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری پێستە کە بە ڕێزێنستە لایمە میوانە. دکتۆر جان سڵاو لێبێ. بەیانی باش زۆر زۆر بەخێر بێت. دکتۆر ئەم بابەتە ئێستا هاوڵاتیان زۆر پرسیاریەکەن و ئەشیانێ زانیاری زۆر باشیان هەبێت لەسەری و ئێستاش پێشکەوتنێکی باش بەمەوە هەیە. من لەمایانەوە دەست پێ بکەم بۆ هەموو کەسێک ئیتر چ پیاوان بێ چ خانمان بێ کە بڕیار بن مووی جەستیان لابن، هەموو کەسێ توانێت بیکە یاخود ئێوە ئەبێ پێشتر گفتوگویان لەگەڵا بکەن و جۆری پێست و جۆری بەکارهێنانی و ئامێرەشیان بۆشی طبیعی لابردنی مو بە عام بەنگلیزیە لێ احتیما دەگاتە چەند سەر شتێ، ینی دیپێن دەگاتە سەر چەند شتێک. یەکەم شت طبعاً ڕەنگی پێست کە تا ڕەنگی پێست سپی بێ تا نەخۆشەکە جەلسەی کەمتری ئەوێ تا سوودمەند زیاتر ئەبێ لەبەر ئەوەی ئەتوانین دەرەجەی جیازەکە زیادکەین. تۆ لەکوێ ئەتوانی سەریعتر بڕۆی لە جادەیەکی چۆڵ ئەتوانی سەریعتر بڕۆی لە جادەیەکی خەڵەباڵغیان ناتوانانی سەریعتر بڕۆی بۆیە درەنگترەگەی. مووەکە دووەم شت مووەکە تا ئەستور و تا ڕەش بێ لەیزەر مووەکە بەکاردێنێ بۆی بگاتە ڕەگی مۆکە و ڕەگی مۆکە بستێنێ، ینی لە پێستەکەەوە ناچێت بۆ ڕەگی مۆکە لە مۆکەوە ئەچێت تا مۆکە ڕەش و ئەستور بێ لەیزەرێکی زۆرتر ئەچێتە ژوورەوە بۆ ڕێگەکە و لە عینەن کاتە زووتر ئەیگوژێ و جەلسەی کەمترشی ئەوێ استیفادەشی زیاترە بێ سوودی زیاترە بێ بۆ نەخۆشەکە. طبیعی ئامێرەکە چەند نوعێکیمان هەیە، نوعی ڕئیسیەکان یعنیوانی کە زۆر سەرەکین ئەلێکزاندرایت و دایۆد لەیزەر هەیە. ئەلێکزاندرایتەکە ئەوەیە کە پێڵێن لەیزەری سارد لە ناو خەڵکاو کە لەیزەرەکە فرێدا طبعاً بۆ نەخۆشی باشترە بۆ مووی نەرم باشترە و لەیزەرەکەی تر کە دایۆد 810 نانۆمیتەرەدا ئەوە جێڵێکی پێوەیە زۆربەی کەس حەزی لێ نییە چکە مۆکان یەکسەر ناوەری یەکسەر مۆکان لا نابرێ جارجار چەند ڕۆژێکەوێ تا مۆکە ئەکەوێ بۆیە ئەمەیتریان وەکو وایە ئەو دقەیە لای بردبێ ئەلێکزاندرایتەکە دایۆدەکە بەهۆی جێڵەکەەوە ڕێگەکەی ئەستوێنێت چەند ڕۆژێکەوێ ئەنجالا ئەچێ. ئەمانە سەرەکیەکانن ئیتر IPL هەیە و تاقیمێکی هەیە هەر گڵۆپێکی بەقوەتەوە پێڵێن ئینتنسیڤ پەلس لایت بەکاری دێنن. ئەوە ئێستا طبعاً زۆر باوە زۆربەی ئەو سنتەرانەی کە فڵبەدیەکەن بە نرخێکی کەم و نرخەکانیان زۆر کەمە زۆربەی ئەو جیازانە بەکاردێنن چکە مەسرفێکی کەمە لەیزەر نییە. مووەکە تاخیرەکە تۆزە نەخۆشەکە سوودمەند دەبێ وەی لا نەخۆشەکە ناڕاتەوە بەس زۆر بنبڕی ناکا و زۆر ئیسیفادەی نابێ و احتیمالی سوتاننی پێستەکەشی زیاترە. باشە جا دکتۆر کەسیوا هەیە پێستی هەستیاری هەیە بۆ نمونە ئەگزیمای هەیە پێش و ترس و تاوە خۆی پەڵەیەکی بەسەرا دروستوە بۆ ئەم کەسانە هەرەتوانن لەیزێر بکەن. ینی باشترەوەیە کە یەکەم جار ئەو کێشەی بۆ چارەسەر بکرێ ینی تۆ بۆ لەیزەرەکەی لەسەر پێستێکی ئەگزیمای سووربوونەوەی هیلاکە یەکسەر عیلاجی بدەینێت چاکی بکەینەوە لە دوای ئەوەی عیلاجەکەی کە وەرگرت ئەتوانین لە دوای ئەوە لەیزەرەکەی بۆ بکرێت. باش لە چ تەمەنێکەوەی ترەتوانێت ئەو کەسە لێزەر بەکار خۆی قانونیان 18 ساڵ ینی بەعام 18 ساڵ ئیتر ئەو تەمەنەیە کە ئەتوانێت بەکاری بێنێ چکە پێشتر هەمووەکانی هەمووی نەهاتوەتەوە ینی خۆی ڕەنگە زیانێکی نەبێ بە پێستەکە گەر تۆ بە 14 ساڵ بیکەی هەموو مووەکانی نهاتووە کابرا 6 بۆ 8 جەلساکە مەثەلەن یا 10 جەلساکە ئەو موانی کە ئەو کاتەیەتی نامێنێ دوای مووی تازە دەرەکە سوی سوودمەند نابێت لە سێشنەکانی پارێکی بە فێرهۆ ئەچێ ئێمە بێ چاوەڕێکین هەموو مووەکان بێتەوە طبیعی پێچی هەسیارترە لە عمرێکی بچووکتر لەگەڵ عمری 18 ساڵ باشتا بالغ نەبووە. دکتۆر زۆر جار لایەنێک هەیە زۆر گرنگە لە هەموو وڵاتانی جیهانە ئەمە پزیشک لەگەڵ کەسێک کاچێتە لای ڕاوێژە کاپەیەکتر ئێمە زۆر جار سەر لێ شوایی بە پرسیار وازین ترە مشتەکانەگەین بێت پێی بۆم بابەتە کەی وەکو
پزیشکی پێستا چەند لەگەڵ کەسەکە پێشتر ڕاوێژەکەن وەن منە پێڵی ئەم ئامێرە کوالێتەکەی وایە بەڵام نرخێکی گرانترە بەڵام سوودی باشتری لێ پێنی ئەمەشیان ئەرزانترە بەڵام دوایی گلهی لە من مەکە چونکە لەوانێت باش سوودی لێ نەبینی تو زیانی شێبێ بۆ پێستێ ئەم ڕاوێژکردنە چەند گرنگە من لە کلینیکە هەموو نەخۆشیە طبعا عادەتەن لەیزەری مولابردن نێرسێکە خصوصا بۆ خانمان نێرسەکانمانیکەن من یەکەم جا نەخۆشەکە ئەبێ ببینم یعنی ئەبێ ئەمەی بۆ ڕوونکەمەوە پێستت ئەسمەرە پێستە سپیە چه دەرەجەیەکی بۆ دانین لە کۆمپیوتەرەکەی نووسین بۆی لای نێرسەکە دەرچێ کە چه دەرەجەیە بەکاربێ ئایا هۆرمۆنی هەیە خەلەلی هۆرمۆنی هەیە مۆکانی ئەستور بوونە و سۆری مانگانەی تێک چووە و قەڵەوترە لە خانمان یا خەلەلی هۆرمۆنی نییە ئەمە ئەگەر ینی نەخۆشەکە تێنەگا لە مۆزوعەکە و تۆ پێویستی ڕەنگە بە عیلاج بێ یەکەم جا هۆرمۆنەکانی چاکەین دوای لەیزەری بۆ بکەین من قەت لەیزەریان بۆ ناکەم دوو ئەگەر مۆکانی زۆر زەرد و نەرم بن بەڕاستی لەیزەرەکە زۆر سوودمەند نابێ بلاکە جارجار زیاتر ئەبێ بۆیە ئەوە نەخۆشەکە دانشین لەگەڵ یالێن تۆ لەیزەر مەکە نەلای من نەلای کەسی تر تەمام من قازان جەمەگە لەیزەری بۆ بکەم بەس تۆ نەخۆشەکە زەرەرەکە تۆ ئەیمەکەت نەخۆشەکەیە کە زیاتر سوودمەند بێ و زیاتر مۆکەی نەمێنێ و استیفادەی لێ بکە زۆر باش جا دکتۆر ئێستا بابینە سەر ئەوەی کە هەندێک لەو کەسانی کە لێزەریان بۆ ئەکرێت ئەڵێن سووری لێ ئەبینن بەڵام کەسی وا هێڵە بۆ نمونە ئەو کاریگەری لەیزەرە لەسەر ئەم زۆر کەمتر ئەمە چی واکات بۆ نمونە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەبێ نالێم سێ فاکتەرە ڕئیسیەکەی کە هینەکە هەیە جیهازەکە طبعا جیهازەکە تا جیهازەکە براندێکی باش بێ و مارکەیەکی باش بێ و ئەلێکزاندرایت لێزەر بێ استیفادەی زیاترە بۆیە ئەو سنتەری کە هەڵێ بژێرێ ئەو سنتەرە ئەگەر جیهازەکەی باش بێ جیهازەکەی خراپ بێ دووەم شت پێستی کەسەکە تا سپی بێ باشترە تا ئەسمەر بێ مەجبورین دەرەجەی کەمتر بەکاربێنین و سێم شت سومکی مۆکە چەنێ ئەستورە چەنێ ڕەشە تا ڕەش و ئەستور بێت تا سوودمەند زیاترە بێ و جلسەی کەمتری ئەوێ عادەتەن نرخەکە تا نرخەکە ئارزان بێ خراپترە جیازەکە ینی بەڕێی من جەلەسەکە چون عادەتەن لەم مانگێک دوایەوە بۆ هەیە بێتەوە وەکو جەلەسە کەسی وایە بۆ نمونە سوودی لێ بینیوە ئیتر ئەڵێ بۆ نمە کەماتۆ تۆ تۆزەگاوە پشتگوێیەخە مانگونی و جاری وا دوو مانگ جارێکە چە جەلەسە ئەمە وا ناکا کە بۆ نمونە زۆر درەنگتر لەو ئەنجامێکە ئێوێ پێی بگە باڵێ خۆی لە بەپێی گایلانی بریتانی ئەگەر تۆ جلسەیەکت کرد جلسەی دووەم پێڵێن ڕیتاچ جارێکی تر لی دەیتەوە لە 8 ڕۆژەوە بۆ 12 ڕۆژ من عادەتەنی کەمە فری لە کلینیک ئەو جلسەیە بۆی نەخۆشەکە بێتەوە چکە کە دێتەوە سوودمەند زیاترە بێ طبیعی مشکلێ زۆر شم بۆکە چکە هەیە مەجای نییە نایەتەوە لە 7 ڕۆژ دێتەوە ئەلێ دکتۆر من ئیعاد ئەوە ناوە لێ عادەکە ڕیتەچەکەی نییە من ئیعادەکەم نەکردووە جلسە فریەکەم نەکردووە طبیعی من ئەگەر لە 8 ڕۆژە بۆ 12 ڕۆژ بۆی بکەم لە 8 ڕۆژش بۆ یەکەم لە 7 ڕۆژش بۆ یەکەم بۆ من تەسیرێکی نییە هەر یەکە بەسەوە مشکلەیەکی زۆرم بۆکە نەخۆشەکە قەناعەت نایەنێ کە لە 8 ڕۆژە خراپترە بۆی مۆکە زیاتر ئەبێ کاکە میکە ئەلێ نە تۆ ئێوە وەعتانداوە لە قسەی خۆتان گەڕانەوە کاتێکە زۆر زەرورە بۆ سایکل هەموو 22 ڕۆژێ بیکەی ئەگەر لە 8 ڕۆژەوە بۆ 12 ڕۆژ سەکن تاچەکە بکەی استیفادەی زۆر زیاترە ئەم سەکەن تاچە چیە جیاوازی هەیە لەگەڵ جەلسەکانی ترە بزەبت خۆی سەکن تاچەکە عینەن دەرەجە بەکاردێنینەوە عینەن لەیزەر بەکاردێنینەوە بەعام نەخۆشەکە ئەجوولێ ینی تۆ کە لەیزەر بۆ یەکێکی بۆ ڕوومەتی ئازارێکی ئەبێ شتێکی ئەبێ ئەجوولێ چەند شوێنێکی ئەمێنێتەوە لێ نادرێ اینجا ئەو ڕۆژە تۆ نایبینی لە بەرەوەی شەیوی کردووە نەخۆشەکە سۆ نایبینی کەی درێژ ئەبێتەوە ئەو موانە لە ڕۆژە لاش ڕۆژە بۆ 10 ڕۆژە ئەبێ جا تۆ لەو مۆجارێتر ئەدەیتەوە و هێشتا سایکڵە تازەکە نەگەیشتوەتە ئاستی پێستەکە بۆی لەیزەرەکە لەوە بدا بەیەواشی و بەقوتیکە بەس لە 7 ڕۆژ یعنی ئەگەر ئەمە پێستەکە بێ مووی سایکڵی تووەم نیزیگەوە بووە نە ئەوەیە لەیزەرەکە بیگوژێ چکۆ نەگەیشتوەتە ئاستە باشەکە کە دەرچێ بۆیە لە کوردواری خۆمانە لێ ئەو زەربەی نەتگوژێ بەقوتەکە بالفعل وایە سو ئەو لەیزەرەی کە لە مۆکە نەگوژێ مۆکە بەقوتەکە مۆکە مەناعی پێیاکە دژی ئەو لەیزەرەکە دەرەچێتەوە جارێکی تر لەیزەری لە دەیتەوە سێرەکەی ئەوە سوودی نابێ باشە دکتۆر باەک پرسیاری پیاوان و کوڕانیش بکەین ینی زۆر جارە بینی من چەند هاوڕێکمێ لە بەروی تووچی جەستەی و ڕیشی هەمووی تێکەڵ بۆتەوە لەرگیان پشتەمەلی و قژی تێکەڵ بۆتەوە ئەمە زۆر جار لەوانەیە بە دەلاچێک چاک نەکرێ بۆی هەموو کاتێ هەوڵێن لێزەر بکەن ئەمانش بە چەند جەلسەیەکە لەوانەیە ئەمە زۆر ڕەقتر بێت ئایا ئەمانە بۆ پیاوان چۆنترە سوودمەندترە بێ زۆر بەڕاستی ئێرە من خۆمازان دوو جەلسەم کردووە
نەماوە نەجاتم بووە پشتی مل عینەشت مووی ئێرە ورترە ئەچێتە 8 بۆ 12 جلسە بە ئەوانەی کە ملیان یا پشتی ملیان تهدید دەکەن جلسیان زۆر کەمترەوێ لەوەکان لە بەروی مۆکە زۆر ئەستورترە لە مناڵیەوە ئەو گوێزانی لێیاوە و مۆکە ئەستور بووە بۆیە ئەو خەڵکانێکە لێ گوێزان خراپە پێش لەیزەر بلعکس گوێزان مۆکە ئەستورەکە بە حاڵەتی ئەتیادیە گەر تۆ بەتەمای لەیزەر نەبی گوێزانی لێدەی طبعاً خراپە و ئەستورێکە و باش نییە بیکەی سۆگەر بەتەمای لەیزەر بی کە ئەستور بێ لەیزەرگە زیاتر ئیشەکە بۆیە گوێزان بەکارهێنان خراپ نییە پێشی جلسەی لەیزەر دوای ئەو جلسانە هیچ لێکەوتەیەک یاخو هەستیاریەک بۆ پێ دروست ناکات عادەتەن یەک ڕۆژێک سووربوونەوەیەکی هەیە کرێمی فیوسدی نەبێ بەکاربێنێ باشترەوەیە 3-4 ڕۆژێ ئاگای لە هەتاو بێ و دژە خۆر بەکاربێنێ ئەوە زۆر باشترە خصوصن لە ینی عادەتەن ئێمە پەڵەمان بۆ دروستە بێ لە پیاو زیاتر لە ئافرەت یەک پێستمان ئەسمەرترە دوش زیاتر ئەچینە بەرهەتاو ینی بەعام پیاومان زیاتر لە دەرەوەیە لە خانمان و عادەتەن ئەم منطقەیان ئەسمەرترە زۆربەی کات کە پێست ئەستێ ئەو منطقەی ینی ئەو منطقەی زیاتر ئەستوێ کە ئەستێ تۆزە تۆختر ئەبێتەوە یا کاڵتر ئەبێتەوە طبعاً عیلاجەکرێەوە نییە بڵێ عیلاج ناکرێ سیتر یەک دوو سێشنی ئەوێ بۆی چارەسەریکەیتەوە بگەڕێتەوە پێستی خۆی زۆر باشە دکتۆر کەسی واش هەیە کە لەیزەرەکەی بۆ کەندۆیە کە مۆکە دەردێتەوە مۆکە سپی ئەبێت من بیستمە بۆ نمونە لەو کاتانە پزیشکەکان ئەڵەن لانێ سوودی لێ نەبینێ دەیتر ئەو کەسە کاتە ڕەنگی مۆکە گۆڕە بەڕاستی یەکێکەوە هۆکارە سند چییە؟ یەکێکیشەوەی کە بەڕاستی سوودی لێ نابینێتەوە کەسە یا بۆ نمونە ئەگەر موویەک سپی بوو هەر بەو شێوەیە؟ وەکو لەیزەر بە هیچ شێوەیە لەسەر مووی سپی ئیش ناکە لەیزەر لە مۆکەوە ئەڕوا بە سوبغەی میلانینەکەەوە ئەڕواتە ڕێگەکە و ئەیستێنێ جیازی ترەیە ئەلکترۆلایتی لێدەن کە وەکو ساقەیەکی کارەبایی ئەدا لە ڕێگی مۆکە ئەیبا من خۆم زۆر حەزم لێ نییە چوە جارجار چاڵ دروستەکە جاران هەر ئەوە بخۆ پێشی لەیزەر خەڵکانێک کە مویان زۆر بۆ هۆرمۆناتیان تێکەچوو هەر ئەو ئەلکترۆلایتیان بەکارێنە طبیعی ئێستا پێشکەوتوترە بە شاکلی کەمترە ئەوە موسپێکە لابە باش لەیزەر بە هیچ شێوە لەسەر مووی سپی ئیش ناکە باش دکتۆر هەر لەسەر باسی لابردنی مومان کرد باسی بابەتی کەش بکەین هەر پەیوەستە بە پێسمانەوە ئێستا بوونی زۆر کەسێ شلبوونەوەی پێستی هەیە یاخود چرچبوونی پێستی هەیە یاخود زۆر کەسمان هەیە ئەڵێ غەبغەبەی تاوا هاتەوە خوارەوە یاخود زۆر کەسمانەیە گۆشتی ئەمانی زیاترە یان ئەم لایەنەی ملی زیاترە ئێستا وەبزانم پێم وایە خۆش ئامێرەکردەکە خۆت هێناوە ئێستا پێشکەوتوترین ڕێگا چییە بۆ بەکارهێنانووی کە لە ڕابردووە بە تەقەڵ و هەڵدڕین و ماوەیەکی زۆر لە ماڵەوە دوای خۆیانە بێ بە پەڵە و چی دێبێت و ئێستا ڕێگاکان چۆنە بۆ باسکی خۆی تۆ بۆ شلبوونەوەی پێست یەکەم شت ئەبێ سێری چەند فاکتەرێ بکەی عمری نەخۆشەکە ئایا سەبەبی شلبوونەوەی پێستەکە چییە خەڵکانێکەیە خۆیان زعیف کردووە چوری ئێرەیان نەماوە پێستیان دابەزاوە ئەگەر تۆ تۆزە چوری لێرە دانی یا فیلەری بۆ دانی پێڵێن لۆس ڤۆلیۆمەکەی بۆ تاویستکەی باشترە بێتەوە نەوعەکەی زۆر لە بەرهەتاو بۆ پێستی عەزیەتی بووە ئەمانی کە غەبغەبەیان هەیە چوریان هەیە باشترەوە یەکەم جا چورێکە بتوێنینەوە کە چورێکمان توانەوە غەبغەبەکەی کەمترە بێ ئەگەر دوای ئەوە پێستی شل بێ پێستونکردنەوەی بۆ بکەین طبعا ڕێگا زۆرە بۆ پێستونکردنەوەکە لە دوای ئەوە گەر ڤۆلیۆمی نەبێ و چوری زیادی نەبێ بە دەرزی تونکردنەوەی پێست زۆربەی براندەکان ئێستا هەیە کە تەحفیزی پێستەکە هەیە بە کالیسیۆم هەیە بە PPL بە پۆلیلاکتیک ئەسید و بە ئامێرەکان جاران زۆربەی ئامێرەکان وەکو هایفۆ وەکو ڕێدیۆ فریکوێنسی هاندەری پێست بوو بۆی کۆلاجین دروستکە و بۆی پێستەکە تونتر بێتەوە ئێستا هیچ لەم ئامێرانە ئەمە بڕاستی یەکەم ئامێرە لە عێراقکە هاتووە کەمێک ئەمەوە باسیکەم ئەمە پێست کەمەکاتەوە 108 طبعا دەرزیەکی زۆر بچووکی لەگەڵە ئەم دەرزیە کە ئیکەیتە سەر پێستەکە کونی بچووک ئەبا لە پێستەکە پێستون ئەکاتەوە ئەمەی کە پێستون ئەکاتەوە 180 پێستەکە کەم ئەکا بەوە پێستون ئەکاتەوە هەموو ئامێرەکان پێشتر بەس هاندەری کۆلاجین بوون یعنی ئێستا ئایا ئەمە فەرقیشیە لەگەڵ هایفۆ هاندەری کۆلاجینە بۆی پێستونەوە بێ بەس ئەمە 180 پێستەکە کەم ئەکاتەوە طبعا بە بەنجی مۆزعیە دوای بە دەدەقەیەک تۆ بەنجی مۆزعی پێستەکەکەیت و ئەیبەی نەخۆشەکە سوورە بێتەوە بۆ 3-4 ڕۆژ دوای ئەوە ئەتوانێت بڕاتەوە سەرکاری ئاسایی و ئیشی خۆی تەقەڵی نابێ وەکو عملیاتەکە بەنجی عامی ناوێ وەکو عملیاتەکە مزاعفاتی نییە وەکو عملیاتەکە ڕسکی ئیلتیهاب وشتی زۆر کەمترە جارجار نەخۆشەکە تۆزە زیاتر سوورە بێتەوە ئایا بۆ هەموو کەسێکە بێ عادەتەن بۆ هەموو ئەو کەسانەی کە شلبوونەوەیەکی کەم یا بۆ وەسەط یا بۆ ئەو کەسانەی کە شلبوونەوەیەکی زۆر قولیان هەیە و پێویستیان بە عملیاتە و نایانێ عملیاتەکە بکەن ینی جارجار ئێمە لە ناو دکتۆرەکانە لێ خۆزگا ئەمەد بۆی نەکردای ئەمە عملیاتی پێویست بوو بەڵێ بۆ نەخۆشەکەی باسەکەی ئەلێ من ئەمەوێ
عملیاتی کە ئەمە باشترە بڕۆیتە لای دکتۆری برادەکانمان بە بەنجی عام و ئەمە بکەیت و بینەغالێ من نامێ عملیاتکەم من مێردەکەم قبول ناکە یا من دایکم قبول ناکە من نامێ عملیاتکەم بە بەنجی مۆزعی ئەمە 150 طبعاً باشێکە ئەگەر ئینەکانی زۆر خۆل بێت و ئەتوانێت جەلسێکی تر بکاتەوە لە 3 مانگی تر این خۆ شەرت نییە تۆ بە یەک جەلسە بکەی بە جەلسەی دووەم بکەی ئیتر ئەوە ئەمێنێتەوە سەر ئەو نەخۆشە ئایا ئێوە بەنجی عام وەرگرێ یا نایە بەنجی عام وەرگرێ باشە وەکو ڕیسکی ئەم کەمترە ڕسکی زۆر کەمترە ئەمە بەنجەکەی بە 10 دقە بەنجەکرێ بە بەنجی مۆزعی ئەمە دەی کەیسە یعنی تۆ ئەو ڕۆژە دەی ساعتێکت پێ ناچێت لە دوای ساعتەکە ڕۆیتەوە مانەوەی چی دکتۆر ماوەی و مانەوەی هەتاڵان چکە تۆ 108 پێستەکەت کە کەم کرد حساب کە تۆ 108 پێستەکەت بڕی بۆیە مانەوەکەی هەتایە طبیعی بۆ دەموچاوە بێ بۆ ملە بێ بۆ سکە بێ بۆ قۆڵە بێ ئەو کەسانی کە تەشقوقاتی ورگیان زۆرە ئەبێت طبعا نرخی گرانترە لە جیازەکانی تر لە نرخی لە CO2 لە هایفۆ ئەوانە گرانترە بەس تۆ کە ڕێگەیەکی باشتر و ڕێگەیەکی ئاسانتر و سوکتر و بەنجی عامینەوێ عادەتەن گرانترە بێ تۆ بە پاس بتەوێ بڕۆی بۆ ئەستەمبول ڕەنگە بە 80 دلار ڕۆی 48 ساعتت پێچێ بە تیارە بڕۆی بە 2 ساعت ئەگەی نەتیجەیەکی باشترە هیلاکیەکی کەمترە طبیعی گرانترە تکتەکەی لە تکتی پاسەکە ڕاستە دکتۆر هەندێک کەسمانەیە نەشتەرگەری کردووە بۆ توانەوەی جەستەی چاوریەکانی جەستەی ئیتر دوای 2-3 مانگ چەند مانگێک لەشی و تەواو پێستیش لە بێتەوە ئەم جیازە چارەسەری ئەو تۆمبوونەوەیە کات طبیعەتی ما دەکاتە چەند دەرەجەی شلبوونەوەکە ناڵێم شلبوونەوەکە ئەگەر زۆر بێ و بڕینی ویست ئەوە باشترە نەخۆشەکە بڕینکە ئەگەر شلبوونەوەکەی کە کەم بێ یا شلبوونەوەکەی زۆر بوو و نەیویست بەنجی عام وەرگری و بیاوێ ئەمە بکە بەڵێ بۆ جستەش ئەبێ و تونکردنەوە ئەکاو ئەو خەتە سوور و سپیانەی کە پێڵێن سترچ مارکی دوای حمل یا دوای زعیبوونێکی زۆر یا دوای لابردنی چاوریکە هەبێ زۆر جوانترێکە و کوڵەتی پێستەکە جوانترەکە ینی لەسەر ئەوە بەس ئەگەر زۆر بێ بەڕاستی ئەوە باشترە بچێتە بڕینەکە و بڕینەکەش کێشەی خۆی هەیە خەتێکی ئەمێنێتەوە بەنجی عامە بەس ئیتر ئەوە باشترە بووی کاتە باشترین کار ڕاوێشکردن لەگەڵ پزیشک بۆی کە پزیشک دەستنیشانەکە زۆر سپاس دەستەکانە خۆش سپاس بۆ زانیاریەکانت